بەڕاستی ڕووداوێکی زۆر نەخوازراو بوو و چاوەڕوانکراو بوو لەبەر ئەوەی هەمیشە لەشکرکێشی تورکیا بە هیچ شێوەیەک دەستیان نەپاراستووە لە خەڵکی سڤیلی ناوچەکە و هەموو پوش و پاوەنی ناوچەکەیان سووتاندووە و چیاکانیان سووتاندووە ئەوان دوژمنی چیاکانیشن نەک هەر دوژمنی هاوڵاتیانی سڤیل ئەوان دەوڵەتی تورکیا کێشەی لەگەڵ بوون و مانی کورددا هەیە لە هەموو شوێنەکان و ئەوان بەڕاستی کاک بۆتان نەشیان شاردوێتەوە کانی ڕەجەب تەیب ئەردۆغان خۆی گوتوێتی ینی باسی دەکات بەردەوام لە لێدوانەکانیدا باسی ئەوە دەکات کە تورکیا دەیەوێت بەو فراوانخوازی خۆی دەڵێت نەخشەی جوگرافیای ئێستای تورکیا ئەو نەخشەیە نییە کە ئێمە پێی رازی بین ئەمەش ئەوە دەگەیەنێت کە چاوی تەماح و چاوی فراوانخوازی ئەوان بە بەردەوامی لە سنوورەکانی وڵاتەکانی ترایە بۆ داگیرکاری هەڵبەتە بەداخەوە دوو فەرماندەی هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان دوێنێ شەهید بوون لەو ناوچانە چاوی تەمۆحی تورکیا لەوە قوڵترەی بینین ئێمە بەڕاستی کە ئەوان مەبەستیان داگیرکاریەوە مەبەستیان دەستگرتن بەسەر سەرۆت و سامانی کوردستانایە و شەهیدکردنی هاوڵاتیانی سڤیلە لە ناوچەکەدا بەڵام لێرەدا پارتەکانی باشووری کوردستان نابێ بخزێنە نێو ئەو گەمە و شەڕە سیاسی کە تورکیا ئێستا لە باشووری کوردستان دروستی کردووە و دەیەوێت شەڕی خۆ بەخۆ بە کورد بکات بە هیچ شێوەیە نابێ پارتەکانی هەرێمی کوردستان ئەو شەڕە نەگریسە دەبێت ڕەدیکەنەوە و بە هیچ شێوەیە داخلی ئەو شەڕە نەبن چکە ئەو شەڕە تەنها لە بەرژەوەندی فاشیزمی تورکیایە و لە زیانی نەتەوەی گەلی کووردە ئامانجی تورکیا لە ناوبردننی گەلی کووردە و دژایەتیکردنی هزروبیری نەتەوەی کووردە هەر ئەو ڕووداوی دوێنێ پێمان دەڵێت کە ئەو بە هیچ شێوەیە جیاوازی ناکارن لە نێوان لایەنەکاندا تەنها ئەوە دەبینێتەوە کە کورد لە هەر جێگایەکا بێت ئەوان بە فڕۆکە و بە موشک بتوانن کوردەکان شەهید بکەن ئەگەر نا دوێنێ دەبوو بە هیچ شێوەیە ئەو ڕووداوە ڕووی نەدایە لەبەر ئەوەی هەم وەفدی پارتی کرێکارانی کوردستان و هەم فەرماندە سەربازیەکانی عێراق لەو توێژدا بوون بۆ ئەوەی چارەسەر بۆ سنوورەکان بدۆزنەوە کە ئەوە لە بەرژەوەندی دەوڵەتی تورکیاش بوو بەڵام بێگومان دەوڵەتی تورکیا ئەو شتانە ناخوێنێتەوە و بە هیچ شێوەیەک حساب بۆ ئەوە ناکات کە ئەوانە لەو توێژدان بۆ چارەسەری ئەو سنوورانە و خەڵکە مەدەنیەکان بە هیچ شێوەیە جیا ناکاتەوە لە هیچ خەڵکێکی تر هەمووی شەهید دەکات و بەڕاستی ئەمە یەکەمین جار نییە ئەم ڕووداوانە لە سنوورەکانی هەرێمی کوردستاندا وەکو باسمان کرد کە ئەوان چاوی تموح و داگیرکاریان زۆر لەوە قوڵتر دەبینێت بەڕاستی ئەمەی کە ئێستا ڕووەدا بە پیلانێکی گەورەی داگیرکەرانی ئەزانم هەمیشە داگیرکەران لە هەوڵی ئەوەدان کە دووبەرێکی بخەنە ناو ڕیزەکانی گەلەکەمانەوە من ئەو پیلانە لەوە بە دەرنابینم بە پیلانێکی زێر کێزەون کاتێککە دوژمنانی گەلەکەمان داگیرکەران بەرامبەر بە تێکۆشانی ڕۆڵەکانی گەلی کورد بە تێکۆشانی خەباتجێڕان بە تێکۆشانی لە ئاست تێکۆشان بە چۆکدا دێن پەنا دەبن بۆ دووبەرەچینانەوە بۆ شەڕی کورد بە کورد بە کوژدان هەر ئەگەر سەیری بگەڕێنەوە بۆ مێژووی گەلەکەمان هەمیشە داگیرکەران لەوێەوە زەفەریان بە ئێمە بردووە بەڕاستی پێویستە ئێمە وشیار بین کە ڕێگە بە و سەرکەوتنی ئەو پیلانە نەدەین ئێستا ئەوەی کە دەیبینین لە بێرمی دیندارانە لە ناوچەی برادۆست لە چوارچێوەی ئەو پلانەدا بەڕێوەی دەبە دەوڵەتی تووچی داگیرکەر لە ڕێگەی چەند حیزبێکی کوردیەوە بەداخەوە ئەو ئێمە هیوادارین ئێمە بەرامبەر ئەم پیلانە پوچەڵکەینەوە و ئەو حیزبانەیش کە هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورک دەکەن بەخۆیان نابچنەوە لەبەرەوەی لە بەرژەوەندی گەلەکەمان نییە ئەمە کارەساتێکی گەورە بەسەر گەلەکەماندا دێت دووبارە ئەو مێژۆ تاڵانە دووبار دەبنەوە کە دوژمنانی گەلەکەمان هەمیشە ویستویانە بەسەرمان ئازاڵ بن هیوادارین ئەبدێتێکی سیاسەتی خۆیان بکەنەوە لە هێڵی خیانەت هیچ حزبێک لەو هێڵە سوورە نەچێتە ئەودی و کە هێڵی خیانەتە چکن دەچێتە چوارچێوی هێڵی خیانەتەوە هەچ کەسێک بڕیاری شەڕی براکوژی بە پیلانی دوژمنان بەڕێوە بەرێت ئەوەی کە دەشی بینین ئێستا ئەمەی کە لە منتیقەی برادۆست جۆرێکە لە بەڕێوەچوونی ئەم پیلانە دەیبینین ئێستا دوو ڕۆژە هێزەکانی پاسەوانی سنوور چوون بۆ ئەو شوێنە لە چوارچێوەی ئەو پیلانەدایە
ئەگەر هەستی پێ بکەینیان هەستی پێ نەکەین بڵین ئەم حیزبانە دایانەوێت شەڕێکی گەورەی کورد بە کوژدان بدەن دایانەوێت دەستنە ناوچەیە کە بە ڕوحی ناوچەکە بە ڕوحی شۆڕجێران سنووری شۆڕجێران بووە و ئەو شوێنە بێن بنکە و بارەگای لێدا بنێن بۆ ئەوەی کە من دڵنیام لەبەرەوەی کە ئەو شوێنی تێکۆشانە و برەوی تێکۆشان لەوێەوە دەدرێ و ئەو ناوچانن کە ناوچەکان بەیەکەوە دەبەستێتەوە دایانەوێت تورکیا باشەوە ئەزانێ کامە جێگەی قبول نییە دەیەوێت لە ڕێگەی ئەمانە کورد بە کوژدان ئاژاوەیەکی گەورە لەوێ بنێتەوە شەڕی خۆی شەڕی داگیرکاری بە خۆمان بکاتەوە تەمان ئەمە دەبێ بەری لێ بگیرێت خۆشی دەیبینین ئەمە بۆ گەواهیدەری ئەوە محاولەیە کە بۆ دوێنێ ڕۆژی ڕابردوو لەلایەن ئەفسەرانی بڵین پاسەوانی سنوور کە دانیشتنیە بکەن گفتوگۆیە بکەن بۆ ئەوەی کە تەفاومی بکرێت لەو شوێنە بەڵام دەوڵەتی تورک وەفدی دانوستاری کردە ئامانج و لە هەردوو لای شەید کردن ینی هەم لە ئەوفتاکایی بەرهەدوو بەرامبەر